دوای ئەوەی کە لە تۆڕە کۆمەڵاتەکان و لە بەشێک لە دەستگاکانی ڕاگەیاندنیش هەواڵی ئەوە بڵاو کراوە کە کەسێکی ڕۆژهەڵاتی کوردستان دوای ئەوەی لەوێ لە بەنجخانە ڕای کردووە هاتوۆتە باشووری هەرێمی کوردستان و لە ناوچەی پێنجوین نیشتەجێ بوو. دواتر لەلایەن هێزەکانی ئاسایشی پێنجوینەوە ڕادستی دەوڵەتی ئیسلامی ئێران کراوە کە لە کاتێکدا ئەو کەسە زیندانی سیاسی بووە و حکمی لە سێدارەدانیشی هەبووە و دواتر ئەمڕۆ لە سێدارە درراوە. دارە ئەم بابەتە تا ئێرە دوای بڵاوبوونەوەی وای کرد کە ئێمەکو دەستی سەرخۆی مافی مرۆڤ کە دەستگایەکی چاودێرین ئەرخمەمەدۆدا چوونە و ئێمە بە هیچ شێوەیەک پێش ڕوودا و ناکەوین و ئێمە لێکۆڵینەوە ناکەین چونکە ئەرچی لێکۆڵینەوە ئەرچی دەستگە پەیوەنددارەکانە ئەرچی دەستگە تایبەتمەندەکانە ئەرچی دەستی مافی مرۆڤ بە دوواداچوون و چاودێریکردنی پرۆسەکە و هەواڵەکەیە هەردوو نووسینگەی سلێمانی مافی مرۆڤ و نووسینگەی هەڵەبجەی مافی مرۆڤ ماڕاست پاردن بۆ ئەوەی لەگەڵ ئاسایشی گشتی سلێمانی و ئاسایشی پێنجوین و داواکاری گشتی لەسەر خەت بن لەوێ بۆ ئەوەی بزانن ئەم بابەتە چۆنە و بنەمای ئەم هەواڵات چۆنە ڕاستیەکەی چۆنە ڕووداوەکە چۆنە. دوای ئەوە ئێمە عادەتەن پێش لێکۆڵینەوە ناکەوین و هیچ ڕایەکمان نەبووە پێشەوەی هەم حکوومەتی هەرێم و هەم ئاسایشی گشتی سلێمانی ڕوونکردنەوە بدەن چونکە چاوەڕێی ئەوەمان کردو کە خۆیان بۆ ڕای گشتی ئەوە بوو. پاش چەند کاتژمێرێک لەم هەواڵانە بینیمان کە ئاسایشی گشتی سلێمانی ڕوونکردنەوەی بڵاو کردەوە ئەو هەواڵانەی ڕەت کردەوە. بۆیە بەنسبەت ئێمەوەکو دەستەی مافی مرۆڤ مامەڵەی فەرمی لەگەڵ ئەم ڕوونکردنەوەی ئاسایشی سلێمانی دەکەین و هەموو ئەو بۆداداچوون و هەموو ئەوەی کە پەیوەست بوو بە تیمەکانمان وەڵامەکان بە فەرمی گەیشتەوە هەم ڕای گشتی و هەم ئێمەش ئەم بابەتە بۆیە هیوادارین کە هەموو ئەو پرسو بابەتانە دێنە پێش هەم دەستگاکانی ڕاگەیاندن و هەم لە تۆڕە کۆمەڵایەتەکان و هەم خەڵکانێکی دیکەش پێش ئەوەی کە دەستگای فەرمی ڕوونکردنەوە و بە دوواداچوون لێکۆڵینەوەی خۆیان لە کەیسەکان و بەدۆسیەکان دەکەن گرنگە کە چاوەڕێ بکرێ و گرنگە کە لێدوانی دژ دەرنەکرێتن.